ئای وەستا سابی من نەیناسم ئەوە ئاگری بنکایە بێ قەزابی وایە ناسیت ڕجای لێ جا باشە وەستا عەلی تۆ کە ئەزانی ئاگری بنکایە بۆیە شتێ لەلاو ئیش بکە ئەشەوبی لا باوکم ڕازەکەی جا باوکم جەلالەفەنی ئاخر تو خوا وەرە تۆ قسەیە بۆ خوا بکە من وتم گوناحە و فەقیرە و گرتمە لای خۆم بەزەیە بیا هاتەوە کورە ئاخر چۆنێ لە بیرچوو ماڵێ بە قورجیریا ئەمە گۆبەنی بەدواوەیە کورە باوکم مەعەز بۆ ئەو خوایە کورە باوکم ئێوە ڕەفیقتان لێ کردین بەچی بۆ خاتری خوا وەستا سابیر تۆ گەنجی ئەم زەمانەیە چۆنە ناسی هەر لە خۆیانەوە تەداخولی سیاسە دەکەن باشە ئەگەر ڕەفیق ئیزرابی نەکردایە بۆ لە مەکتەب فەسڵیان نەکرد ئەیوانە وەڵڵاهی لەوانەیە حەبسیش کرابێت ئەرەوەڵڵا ئەوەی کە خۆی لە مشتانە هەڵبقورتێنێ حەبسیژە چێژیە و شەقیژە خوات و ئەو جەماعەتە هەموویان گیران ئەرەوەڵڵا هەموویان گیران جەلالە نافەنی ئەی باشە ئەمە لە شوانی پێم ناڵی هەمووی گیران وەڵڵاهی ئەم هەتیوە منی بار کردووە باری کردووم و بەخۆم نەزانیوە پڕی کردووە بەسەر منیشە پڕی کردووە بەسەر ماتوشی کردووە جەلالەفەنی زۆر جار ئەمبینی لە ناو چاخانەکە کاغەز و شتی وای مەمنوعێ خۆنەوە ئەترسم شتێکی تیابوو بێ جەلالەفەنی دوور نییە وەستا عەلی دوور نییە بەڵام تۆ پێم بڵێ تۆ عیلاقەی ڕەفیقی چییە هەر کەسە و مەسئولیاتی خۆی بە ئەستۆی خۆی خۆ تۆ لێ مەسئول نیت کورە باوکم توخوا سەیری ئەم بەزمە ناکەن ئەرێ باوکم بۆ بەخۆ ڕای نایکەن بەست بە ماڵ بەسەر و کوڕە بەسەزمانەوە ڕجاتان لێ ناکەم ناخۆشتان کرێزگالی جەلالەفەنی داڵغەی لێ یاوم ئەم هەتیوە و کێس کەوتۆتە کەوڵمەوە سڵاواتی لێبە بۆ خەڵکی جەناب ناناسیە جەلالەفەنی ئەم هەتیوە نزیکەی دوسێ ڕۆژ لەمە و پێش دیم کابرایەکی ئەفەنی هاو بۆ لای کابرایەکی ئەفەنی بوو کابراکەی بردە پەنایەکەوە خۆش سەیری ئەم لاولایان ئەکرد و چپیان بوو وەساسابی وا بزانم خەریک بوون کاغەزی مەمنوع بیخوێننەوە ئەفەنیەکەش هەر مەمنوع بوو دیار بوو وا بزانم هەنێ کاغەزی مەمنوعیشان نووسی و برا ڕۆنەکەم قڕکراوە بەسەر منیشە قڕکراوە بەسەر منیشە باوکم ئەیتە چی ئەرێ وەستا تۆ پێم بڵێ ماڵی کە سوکاری نییە لێرە ئەم هەتیوە کەسی کوا و شتی کوا باوکم جەلالەفەنی ئەم هەتیوە نزیکەی 2 مانگ لەمەوە پێش دیم کابرایەکی لادەیی ڕیسپی هاو بۆ لای وتم ئەمە کێیە وتی باوکمە ئەیتر نازانم ئاگام لە هیچ شتێک نییە ئیتر نازانم کەسی تری هەیە نیەتی ئیتر نازانم ئەی باشە ئەو وەکو لە مەکتەبەکە فەسڵیان کردووە بۆ ناچێتەوە لای باوکەکەی چاکتر نییە کورە باوکم تۆ زۆر سەیری جەلالەفەنی بۆ کوێ بچێت سەگبابی وا بۆ لای کوێ بچێت وەڵڵا ئەو جەلالەفەنی باوکی ئەسپێ لە بەرباخەڵیا براکەم فەتەڕۆڵێت بۆ لای کوێ بچێت یە قەزابی تۆ زۆر سەیری جەلالەفەنی وەڵڵا ئەی وەستا عەلی ئەڵێم جا باشە تۆ لێ نەپرسیوە بۆ ناچێتەوە لای کە سوکاری
بوەستە با بێ من ماڵێ بە قورگیرێ بۆ خاتری پێغەمبەر بێ قەزابی تۆ هەر نایەشت هەر نایەشت ئەڵێم جا باشە تۆ لێ نەپرسیوە بۆ ناچێتەوە لای کەسوکاری کورە باوکم جەلالە فەنی ئەمە چییە؟ جەلالە فەنی تۆ زۆر سەیری باوکم بۆ کێ بچێت بۆ لێرەی خۆشتر دەسەکەوێت ئاهای تۆ زۆر سەیری بە حیاتی لێرە خۆشتری دەست ناکەوێت بە قورعان بەخوا ماشەڵڵا چاشی دەستکەوتووە وەڵی جەلالە فەنی مەگەر حەمەقەدۆی مۆسڵ وەک ڕەفیقی دەستکەوت بێ جەنابی هەر لە بەیانی تا ئێوارەی ڕەتێنێ ئێنجا سێ پەنجاییاتێ جا چەنی بە مێژیانە ها دینارێک باوکم وەساسابی باش بوو دەرم کرد ئەم هەتیوە ئەژینا قوڕی ئەکرد بەسەر منی شابێ قەزابی باش بوو دەرم کرد تۆ زۆر سەیری ئەوە تۆ لە شوێ عومەر مردومرێ یەک سەعاتە ڕۆیشتوی ها لە شوێی وەستا چون خەڵوزم کردی آخر ناو جەرگی ببێ بە خەڵوز مردومرێ سەعاتێک دوان سیان ئەمە چی بوو نەبرایەوە جۆگرە بەڵێ ڕەفیقم بە شەق دەرکرد ڕەفیق دەستی خۆش بێت ئەوە ئاگایان لێ بوو ئێ باش دەستی خۆش هەر چەند پاڕایەوتی وەساژیان بەخوا بەکەمتر بۆتەکەم بدم نە بڕە وتم نامەوێت لەبەر ئەوە ڕۆڵە پێ بڵێم بەڵێ وەکو پیاو اعتیمادم لەسەر تۆیە ئیتر بڕە ئیشکە وەکو پیا خۆشم چاوم لێتە ئێ باش دەبڕە باوکی باوکم باشە بڕۆ ئەمات بەڵێ ئاها کوپەکە لە شوایە باشە تەنەکەی ئاوی تێکە تەنەکەی ئازانی چی بەڵێ ئەوە وتم دوو ئالەشی بۆ زیان نایکەم بڕە زان چۆن خێرا دەستی گرتەوە داوەشەی بڕە تێگەی باوکم وەستا سابی جا خۆی مەسەلەکە لەوا بوو باش بوو من زوو دەرم کرد کورە وەستا عەلی تۆ هەر لەسەر زۆرە ڕێڕجا لێکەم دەبەستە توخوا خۆکەوتم بە هەلا هەلا ئەوە تۆ یادێفەنی بڵێ ئەی بە قوربانت ئەوە لە شوێی دوو سەعاتە چاوەڕان دەکەم تۆ دەیشمە بوو کورە وەلا ئیشی تۆ کەیتەوە یادێفەنی هەتی وەڵی مەکۆی جوڵای هەر ئەی تۆچی جر فر جر فر کەی ئەمەی دێ ئەتەوێ لەبەر چاوی عالەمەکە تووشم کەی جان کورە هادی جان بە قوربان سیۆم بۆ دەکەی ئەمەی دێ باشە ئەدەمێ ئەوەنا آخر کەمەی دێ ئەدەمێ لەسەرەوە ئەدەمێ توخوا تو قورعان وەڵڵا ئۆخەی بە قوربان بڕۆ مردۆمرێ تۆ بچی چارەسەرێکی خۆکەی باشتر نیە لەسەر ڕەفیق و مافیقاکەیتەوە بڕۆ مردۆمرێ بڕۆ خوا کەری کردووی مردومرێ سەری لێ تێگاوی وەڵڵا ئەڵێ منیش بڕۆم وەستا جا جەلالە فەنی زۆر ڕجای لێ ئەەکەم و مەمنون ئەبم دڵێ عاجز نەبێت چونکە مەقسەم تۆ نەبووە من دڵم عاجز بێ چوزانم وەرە جووە ئەیتە چی ئاخر وتم نەک ئەمە دنیایە باشە بە قوربان جەلالە فەنی خوا ئاگای لێ من تۆم زۆر خۆشەوێت کاکە گیان مەمنون بوو خوا حافیزی بێ جەلالە فەنی کاکە ئەوە ئەگەر ئیم شەویش تەشکیلات و شتی وا بوو پێویستی بووە زانی چی ئەگەر پێویستی بوو ئانی مەمنون بالخدمە حافیزی بێ خوا عمر ولا بروح دي بروح Thank you.